قصيدة شعري شيخ محمود. دەوڵەداری کوردان بوو شێخ مەحموود حەفید، دەوڵەداری کوردان بوو شێخ مەحموودی حەفید، لەنەوەی محەممەدا کوڕی شێخ سەعید، شەجەرەی کاک ئەحمەدی شێخ مارفی نۆدێ لە ماڵباتی دیاری بەرزنجی و سلێمانی، لە یەکەم جەنگی جیهاندا لە شوعەیەی خوار بەغدا شێخ دژی ئینگلیز جەنگا، دژی ڕووز وەستایەوە تا بە مافی کورد ڕابگا. کە ئینگلیز کەرکووکی گرت عوسمانلی فەرهودی کرد، شێخیش وەک خاوەن هەڵوێست لەگەڵ ئینگلیز بێ قەید و شەرت پەیمانێکی ئاشتی بەست. هەیڤ 11 ساڵ هەژدا حکومەتی کوردی بڕیاردا، بوو بە مەلیک ساڵی نەبرد ئاڵای کوردانی هەڵکرد، ئاڵای کوردانی سەوز و مانگ لە نێو بازنەی سوور کرد. هێرشێکی ئینگلیزی شکان وەرێ لە شەڕی نابەرامبەر بەدیل گیرا شێخی ڕابەر، لە پاڵ بەردە قارەمان لە دەربەندەکەی بازیان، لە گۆڕنرا ڕاز و نیازیان. 3 ساڵ نەفی بۆ هندستان، لە 22 ناچار بوون بیگەڕێنەوە بۆ کوردستان. شێخ ئەمجارە حکومەتی مەحەلی دانا، بۆ ئازادی بۆ مافی کورد حەلی دانا، زمانی کوردی بەڕەسمی ناسان، زمانی کوردی بەڕەسمی ناسان، ئاڵایەکی بۆ نیشتیمان شەکاندەوە، چاوی چنۆکی دوژمنانی شکاندەوە. دای مەزران دام و دەستگا و وەزارەتان، کۆمەڵەی تایبەت لەشکر و پول و پارەتان. لە 23 بە فڕۆکە بەریتانیا لەشکرکێشی کرد لە هەناوی شەیتانیا. بە یاوەری حکمی عێراق سلێمانیان پیس بۆردومان کرد، زێدی بابوو باپیرانمی بێئامان کرد، زێدی بابوو باپیرانمی بێئامان کرد. ساڵی 30 بوو شێخ گەڕایەوە بەهێزێکی 2000ەوە بۆ پشدەر و شارباژێر ئۆغریەوە، بەڕاپەڕینی بەردەرکی سەرایەوە بەرگری کرد بەو پەڕی خۆراگریەوە. لە جەنگێکی ناهاوتادا خاوەنشکۆ بەناهەق درا لە بەرۆکی شکست و نسکۆ، لە جەنگێکی ناهاوتادا خاوەنشکۆ بەناهەق درا لە بەرۆکی شکست و نسکۆ. شێخ لە کەناروێ بەسەر ئینگلیزدا سەرکەوت، بەنەمری مایەوە وەک هەڵە پیاو دەرکەوت، بەنەمری مایەوە وەک هەڵە پیاو دەرکەوت. دەست خۆش.